خۆم بۆ خۆم گەشتبین نیم بارەکە ئەوە نالەبارە ڕەنگە ڕێکەوتنێک ڕوو بدا بەس ئەوەی کە من گەشتبینەکەوە دڵنیامەکە لەوەی کێشەی موچەخۆرانی حەلێم حەل بووەوە ئەوەیە شتێکی ترە غیری ئەمەی کە ئەم حکوومەتان ئێستا خەریکینی ئەویش ئەوەیە لە ڕاستیە ئەبێ لیژنەیەک پێک بێ بۆ تحقیق و لێکۆڵینەوە لە ژمارەی ڕاستەقینەی موچەخۆرانی هەرێم کە ئەمە پێشنیارێکە من کاتی خۆی داومە بە عەبادی داومە بە عادل عەبدولمادی ئێستاش داومە بە سەرۆکی پەرلەمان و گروپی 15 و ئەو لیژنەیە کە پێگاتەوە بۆ گفتوگۆ لەگەڵ هەرێم لە پەرلەمان و تەئکیدی لێ ئەکەمەوە بە ڕسمیش خەمە ناو ئەجندەکانی پەرلەمانەوە گەل لێم وەرگرن ئەمە چارەسەری حەقیقی کۆنکرێتی درێژخایەنە لیژنەیەک پێک بێ دوو لیژنە یەکێکیان بۆ لێکۆڵینەوە لە ژمارەی ڕاستەقینەی موچەخۆرانی هەرێم کە لەسەر ئەساسی ئەو لێکۆڵینەوەیە چەنێ داهات پێویستە بۆ زەمانەتکردنی موچەیان لە ناو بوجەی ئیتیحادیە لە خانێکی تایبەتە دانرێ بنێرێ بۆ هەرێمی کوردستان بۆ حیسابێکی بانقی لە هەولێر بەس ڕێگە نەدرێ حکوومەتی هەرێم بۆ غەیری موچە نەبێ دەست بخاتە ئەو حساب بەڵێ خاڵی دووهام لیژنەیەکی تر پێک بێت چکە لە مقابل حکوومەتی اتحادی داوای داهاتەکە لیژنەیەک پێک بێنە حکوومەتی اتحادی خۆی بۆ زانینی داهاتی حەقیقی هەرێم لە نەوت و لە غەیری نەوت چەنێکی ئەوێ بە پێی دەستور وەریگرێ لە مقابلەوە هەرچی ئەرکی هەرێمە لە ڕووی داراییەوە بگرێتە ئەستۆ بە قەنەعەتی من ئەنجامی ئەم وەفدە ئەوە بێ بڕێکی تر پارە وەرگرێ لە عێراق کێشەکە بگوازێتەوە بۆ قۆناغێکی تر پینەیکە بەنجی لێبدا چارەسەری ڕاستەقینەی بۆ نەکا ئەو ترسەم هەیە و ئەو ڕەشبینیەم هەیە کە هیوادارم هەڵە بم بەس ئەوەی کە ئەکرێ ئێستا من گەشتبین نیم پێ بۆ لە بەرەوەی ئیرادێکی ڕاستەقینە لە هەردوو حکوومەتەوە و بە تایبەتی لە حکوومەتی هەرێمەوە نابینم ئەنا مەسەلەکە زۆر وازەحە تۆ لە حکوومەتی عێراقا بوجەی اتحادی تێ بۆ تەواوی پێداویستیەکانە لە مقابلی ئەمەوە تۆ التیزامی اتحادی تێ لە مەسەلەی نەوت و لە مەسەلەی گومرگەکانە ڕۆژبینیە هی ئەندامانی گروپی 15 یان تەنها خۆی وڵایی زۆر بەمان ئەو قەنەعەتەمان هەیە تقریبەن هیوادارم هەمومان هەڵەبین